بە ئەرچێکی سەرشانی خۆم ێزانم کە بکە هاوکاری هێزانامنیەکان بکەم ڕۆژانە لە بەیانیۆ تا ئێوارە بۆ خزمەتی خەڵک لەسەر جادەکانن. بەڕاستی ئەمە دەستپێشخەرێکی زۆر چاکە لە وڵاتانی چواردەور کە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان توانی وا بکات کە خەڵک نێتە دەرێ. من بەڕاستی بە شانازی ئەزانم کە بتوانم هاوکاریەکی زۆر بچووک پێشکەشێ و هێزانامنیانە بکەم تەنها بتوانیمە بە ئاو بەشداری بکەم لە ئیستەشەوە تا ئەو ڕۆژەی کرنتینا ئەمێنێت من هەر بەشدارە بم و بەسەریانە هاوکاری خۆمەگەیێنم. من داوا لە خەڵکەکەم بەڕاست ڕێنماییەکان جێبەجێکەن. Mike, come in.